ماما ئەو بۆ بەپەلەی خۆی مۆتە چییە؟ کۆبوونەوەمان هێڵم با مۆتەکە تەواو بێ. ئەی بۆ ئەو مۆتەی هەڵناگری بۆ دوای کۆبوونەوە کە خۆشتریشە. بەسەتە. ئای دەستەکان نەخۆش. ئابا بوو کوڕانە بۆ مەڵگرن. هەوا فرەینێنێ خۆم دوایی. ئەزانی ئێرە کوێیە؟ بەڵێ بەڵێ. سڵاو ئەی خەڵکەکەی کەرکووک، ئای کە دڵمان پێتان خۆشە. خزمەتکردنی پشتگوێ خەرنەوتەکەشیان بۆ بفرۆشە. شارەکەی عەلی مەردانە هەمیشە دڵمان لایەتی. ئەی بۆچی خزمەتەی ناکەی؟ هەڵپەتە بۆ پاشایەتی. هەر کەس فەرەیەم لەم شارە دوو پرۆژەی جوانمان پێیە. یەکێکیان موچەبڕین ئاخۆ چیکەتان لە ڕێیە؟ خزمەتی چوار نەتەوەمان خستۆتە سەر ئەم دوو چاوە. هەر چوار نەتەوە وەکو یەک بڕوایان پێتان نەماوە. بەڵێ لە سایەی جەنابمان شار خاوەنی دوو تەدریسە. بۆیە هێشتا بە دوو حکومەت شارەکە هەر پەرت و پیسە. وەفای ئەم شارە بیر ناکەین. چیتان بوێ ئەیکەین بۆتان. شارەکەتان کرد بە قوربان پلە و پۆستی حیزبی خۆتان. بەڵام سەرەڕای ئەوانەیش خۆشیانەوێن گەورە و بچووک. بەخوا ڕقی لێتانە نیوەی دانیشتوانی کەرکووک. بەخوا کارێکیان بۆ ئەوکەین کەرکووک خۆشکەینەوە وەک جاران. نەفێرگەی مەقامتاندا نانەهۆڵێ بۆ شانۆکاران. کەشتی گەورە پاپۆری جوان ئێستا لە چەمی خاسایە. کورە دەبڕۆ لە بەرچاوم خۆ درۆت کۆتایی نایە.